باسی ژێرخانێکی گرنگ دەکەم و سێکتەرێکی تەواو جیاواز کە کابینەی نوێیەم زۆر گرنگی پێداوە، ئەوی ژێرخانی ڕێگا و بانە. تاکو ئێستا 1967 پرۆژە چوونەتە بواری جێبەجێکردنەوە کە سەرمایە و خەرجی پرۆژەکان 1 تریلیۆن و 853 ملیارد دینارە. ژمارەکان زیاتر شی دەکەمەوە 585 پرۆژە تەواو بوون کە 75 استراتیژین بە گوژمەی 930 ملیارد دینار. لە تەمەنی کابینەی نوێمدا 1363 کیلۆمەتر ڕێگای نوێ لە تەواوی هەرێمی کوردستان دروستکراون. مامەڵەکردن لە تەمەنی کابینەی نوێم لەگەڵ ژمارەکاندا قۆناغێکی نوێ و ڕیکۆردێکی نوێی تۆمار کردووە. چۆن ژێرخانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان بژاوەتەوە، چونکە سەلامەتی هاوڵاتیان هاتوچۆیەکی ئاسان لە هەمووشی گرنگتر جوڵەی بازرگانی، گەشتیاری و تێگەڵبوونی کۆمەڵایەتی لە ڕێگای استراتیژیەوە کە بۆ ژێرخانی ڕێگاوبان دانراوە کاری زۆر باشی لەسەر کراوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. کاتێک باسی پێشکەوتنی وڵاتان دەکەین لە گشت سێکتەرەکان، ژێرخانێکی بەهێز لە پشت ئەم پێشکەوتنەوەیە. ئەویش سێکتەری ڕێگەوبانە. تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چۆن کار لەسەر سێکتەری ڕێگەوبان کراوە. پرۆژەکانی ڕێگاوبانی دەرەوەی شارەکان، کابینەی نوێم، هەولێر دهۆک 399 ملیارد دینار، سپیلک خەلیفان 64 ملیارد دینار، تونێلی پیرمام 189 ملیارد دینار، پردی دەربەندی ڕانیا 12 ملیارد دینار، پردی زەی گەورە 43 ملیارد دینار، کەلار کفری 43 ملیارد دینار، باعەدرێ ئیتیت 153 ملیارد دینار. دەرەنجامی دروستکردن و ڕۆژەنکردنەوەی ڕێگەوبان ڕاستەوخۆ کاریگەری لای شۆفێران دەردەکەوێت، بە تایبەتی ئەو شۆفێرانەی لە نێوان شارەکان و هێڵی دەرەوە کار دەکەن. بۆ ئەوەی شۆفێران کە بەردەوام لە ناو شارەکانە ئیش لەسەر هێڵی گواستنەوەی گشتی دەکەن، چ شتێک یەکەم شت بۆیە زۆر گرنگە؟ دۆمە گرنگترین شت زادە و ڕێگاوبانە. یەکەم گیانی هاوڵاتیان. ئێستاش زادە و ڕێگاوبان دەخوای بە زیادی زادە و ڕێگاوبانەکان زۆر باشن، زۆر خۆشە. ئێوە لە چ ینی لە نێوان چ شارێکە هاتوچۆ ئیش دەکەن و ڕێگاوبانەکان چۆنە پێشتر چۆن بووە؟ لە هەموو شارەکان ئیش دەکەین، بەس بە تایبەتی دۆک و زاخۆ ئاکرێ. ڕێگاوبانەکە چۆنە؟ ڕێگاوبانەکان زۆر باش بووە، زۆر خۆشە. لە قەدەر پێشتر زۆر باش بووە. پێشتر دەدید یەک ساید و ڕێگاوبانەکان ناخۆش بوو، عادیسە زۆر بوو. بەس ئێستا لە خۆی بە زیادوی عادیسەش کەم بوویتەوە. هەم لۆ شفێرش مرتاحە، ئەم سیارەش مرتاحە، هەم لۆ نەفەرەکانیش. باشە لە ڕووی کاتەوە هیچ گەڕاوەتەوە کات پێشتر بە چەند ساعت دەگەشتی و ئایا مەسەلەن ئۆتۆمبیلەکان ئێستا هیچ کێشەیەکیان بۆ دروستە بێ؟ تەبعاً پێشترە تو هەرچنە بە 2 ساعت 3 ساعتی دەبێت. ئێستا تۆ ئەگەر بە کاکامیرە و شت هەیە بە ئیسرعاتی خۆت دەڕۆی 2 ساعتە. پێشتر ئەمە لەوانێ مانجە جارێک سیارەمان بەس ناعی، ئێستا بەخۆی سارە جارەشی نابێت. ئەو فەرقی هەیە. پێشتر نەمان دەتانی، بەڕاستی دنیا قچێک تاریک بە نەمان دەتانێ بەرەوەی ڕێک ناخۆش بوو. ئەمنیەتیش سەروی هەموو هەیە، ئەمنیەت هەیە. ئێستا مەجاروێ بەریدمان پێەیە بای 4-5 دەفتەری نەفەرمان پێ نییە، بەبێ منەتی ساعت 3 شەوێ 2 شەوێ دەڕۆی. زۆر باشە. بۆ هاوڵاتیان تا چەند ئاسانکاری کرد؟ هاوڵاتیانی زۆر باش بووە. ئێستا هاوڵاتیان تقریبان بابرن شفێری ئافرەت پێشتر زۆر لە گەرەمە هاتوچیان دەکرێت. ئێستا چکۆن ڕێیەکە خۆشە، بە سیارە خۆیان ناوچۆی دەکەن. ئەوتەمە زۆر معمیلی خۆمانەیە، ئێستا بە سیارە خۆیان ناوچۆی دەکەن لەبەرەوەی ڕێیەکە خۆشە و ئەمنیەتیش هەیە. سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین، کابینەی نوێ بە تایبەتی بەڕاستی یعنی لۆ ڕێگاوبان تەقسیریان نەکردیە، ئەوی کرایە کردیتیان. ئینشاڵڵا شتی باشتریشی لە دووە.
لو عمو خرك استفادة ليك الريا هر مقصد لو شفيرين يا أما والله خط إيش ذاك عمو خرك استفادة ليك الريا. ڕێگاوبان تا چەنە کاریگەری هەیە لەسەر جموجۆڵی بازرگانی؟ کاریگەریەکە گەلێکە باشە ڕێگاوبان گەلێک ئاسان کاریکردن نسبەت جموجۆڵە بازرگانی گەلێکە باشە لە هەوەمی دەولەتێک ئەگەر ڕێگاوبان باش بن جموجۆڵ پترە بازرگانی بۆ ئاسانکاریەکە گەلێکە باشە بۆ حتا بۆ هاوڵاتی بوو جو بۆ بازرگانی هەمی شتێکی گەلێکە باشە ڕێک خۆشن چ عیب لێنە ڕێکە یعنی حکومەتی ئەفاسانکاریەکەی بۆ هاوڵاتیان گەلێکە باشە ڕێکی خۆ عیبی لێنینە جموجۆڵ بۆیەوە زیای گەلێک باشترە گەلێک خۆشترە ینی گەلێک ڕێگەکە مرتەحا مرۆڤ پێ دووشی بەرینوکەوەت نەبوو بەرینوکەیەک ساید بوو ئەزدیحام بوو گەلێک دام و حادیسە چێ دەبوون بەس ئێستا جوو سایدە گەلێک خۆشە گەلێک سپاسی حکومەت دەکەین کوڤا ڕێگابانە گەلێک باشی چاوی خودکەنین نوکە گەلێک دەست و شیلوات بکەین. بەڕاستی دەستخۆشی لە حکوومەتی دەکەم پێشوەخت کابینەی سەرکەوت و بەڕاستی کاری زۆر جوانی کردووە ئەمن تقریبان 20 سال زیاتر لەو خەتە ئیش دەکەم خەتی دۆکو زاخۆی زادەکانمان هەمووی زۆر خۆش کرایە لەگەر پێشان زۆری فەرقە بەڕاستی کامیرەکان دانرایە جێگای دەستخۆشی عنی سرعەت نەمایە بەڕاستی یعنی عادیسە زۆر کەم بووە ینی پێشان ئەمە دەچوینە دۆچە ڕێی بەردەڕەش و بشینیان هەبوو بەڕاستێکە زۆر سایق نەبای ڕۆژ نەبوو عادیسەی نەکەی بەس ئێستا لە خوای بە زیاد بێسای و کابینەی نوێ ئەسا و کابینەی بەڕاستیشی زۆر جوان کرایە بەڕاستی جێگای دەستخۆشیان لێ دەکەین پاڵپشتیان دەکەین ئێمە بەڕاستی وەکو گەنج جێگە من وەکو سایق تەکسیەک لەو خەتەیمە ئێستا زۆر مرتاعم هەتا زاخۆی دەچم تا دۆچێ دەچم زۆر بە مرتاعی زۆر بە سەلامەتی دەچم و دێمەوە هیچ مشکلەکەم نییە بەڕاستی زادەکە زۆر خۆشە ئێمەش وەکو گەنجان بەڕاستی وەکو سایق تەکسی وەکو پاڵپشتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو ناوچی پاڵپشتی دەبین بەڕاستی بیستیدا بە هەمومان بە هەموو ڕەنگەچی بە هەموو دەنگی خۆمان بۆ سەرۆکی حکوومەت نوێ دەکەینەوە بەڕاستی جێگای شانازیە لەومەش بەڕاستی عنی ئەو کابینەیە ئیشی زۆر باشی کردیە بەڕاستی ئێمەش دەبی متمانەی خۆمان زیاتر پێیان بدەین بەڕاستی ئیشی زۆر جوانیان کردیا دەبی زیاتر ئێمەش هەوڵ و تێکۆشتانیان بدەین زیاتر بەرەو پێش بچن ئینشاءڵڵا. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو بە پاڵپشتی حکوومەت هاندانی کۆمپانیای ناوخۆیی توانرا بە ڕێژەی لە 100% سەرجەم کارەکان لە ڕێگەی کۆمپانیا ناوخۆیەکان ئەنجام بدرێت بە باشترین کوالەتی و ستانداردی جیهانی. ئەگەر تەماشای دوسێ ساڵی ڕابردوو بکەین دەبینین یعنی کۆمپانیا ناوخۆیەکان لە زۆربەی سێکتەرەکان و بە تایبەتی لە ڕێگاوبانە زۆر بارز بوون ڕۆڵێکی بەرچاویان هەبوو. ئێوەکو کۆمپانیاکەی خۆتان ڕۆڵتان چی بووە ئەتوانن بڵێن ئەمە جێدەستی ئێمە وەکو کۆمپانیاکەی خۆمان کارمان لەسەر کردووە؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە باسی کۆمپانیای خۆمان دەکەم کۆمپانیای هێمە گروپ لە چەند ساڵی ڕابردوو با بڵێن لە بەشی پرۆژەکانی ڕێگاوبان لە ساڵی 2013ەوە بە دیاریکراوی تاوەکو ئێستا ڕۆڵێکی زۆر گرنگ و بەرچاومان هەبووە لە ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ژێرخانی ڕێگاوبان و بە نمونەی دیار و بەرچاویش بۆتان باز دەکەم ئەو پرۆژە ئستراتیزیانەی کە شەریکە جێبەجێ کردووە لە چەند ساڵی ڕابردوو بەڕاستی گرنجێکی یەکجار زۆری هەبووە لە ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان لەو پرۆژانش بە دیاریکراوی شەقامی 120 مەتری بازنەی ڕێگای 120 مەتری کە بە چاردەورەی شاری هەولێر دەسوڕێتەوە ئەوە ئاسانکاریێکی یەکجار زۆری کردیە لە بۆ هاوڵاتیان و کەمکردنەوەی جەنجاڵی و لە دەواازەکانی شار کە دێنە ناو شار طبعاً دواتریش وەکو کۆمپانیا وەکو باسم کرد وەکو کۆمپانیایەکی کردی ناوخۆ زۆر پەرەمان بەو لایەنەیدا بۆ کۆمپانیا ژێرخانێکی زۆر بەهێزمان ئامادە کردووە لە ئامێر و کارگەی مۆدرن و هەروەها شارەزایی کارمەندانی کۆمپانیا و ئەو ئیشانەی کە کراوە بەڕاستی وەکو باسم کرد شەقامی 120 مەتری دواتر شەقامی 150 مەتری لە بازنەی لە تەواوی بازنەی 70 کیلۆمەتری ڕێگاکە سێ بەشی لە چوارڕیانی ڕێگای کۆیتا وەکو ڕێگای دهۆک جێبەجێ کراوە ڕێگای هەولێر دهۆک کە ڕێگایەکی زۆر گرنگە ئەوەش لەلایەن کۆمپانیای هێمە گروپەوە جێبەجێ کراوە و زۆر پرۆژەی تریش
وەکو نمونەیەک لەوانەیە ئەو ڕێگایانە خەڵک بەڕاستی زۆر ئاشنایەتی بە ژمارەکان نەبی، بەڵام هەروەکو نمونەیەکی بەسیط بدەمێ تەنها ئەو پرۆژانەی کە باسم کرد 120 مەتری و 150 مەتری و ڕێگای دهۆک نزیکەی 7 ملیۆن مەتر دووجا قیرتاومان کردو بۆ یەک چین. ئەگەر هاتوو بە حسابێکی زۆر بەسیط بیکەیە ڕێگایەکی 8 مەتری بە پانی 8 مەتری نزیکەی 900 کیلۆمەتر ڕێگامان ئەنجام داوە. تەبەنەوە ژمارەیەکی یەکجار زۆر گەورەیە. ئەوە جگە لەوەی کە باسی قیرتاوکردن دەکەم، جگە لەوەی کە وەکو باسی ژێرخان ئەو هەموو پردوو ئەو هەموو سیستەمی ئاوەڕۆ بە گشت تاوکاریەکانی ڕێگا ئەوە تەبعەن بەڕاستی ئەوەش بە پاڵپشتی حکوومەت و بە تایبەتی کابینەی نوێیان بەڕاستی زۆر پاڵپشتی کۆمپانیای کەرتی تایبەت بووە و کۆمپانیای ئێمەش بەڕاستی کە بووینە جێگەی متمانەی حکوومەت هەردەم هەوڵ دەدەین کە ئیشەکانمان زیاتر بەرەو پێش بین بۆ ئەوەی خزمەتی هەرێمی کوردستان بکەین. گرنگیدان بە کۆمپانیا ناوخۆیەکە بە تایبەتی کۆمپانیاکی خۆتان تا چەند هاوکار وەکەوە زۆرترین هەلیکار بڕەخسێنن و ئایا ئەوانی کە کار دەکەن 75 هەمووی دەستی ناوخۆیە یا بەشێکی تەواوی پرۆژەکەمیان ستافی ناوخۆی؟ ئێمە وەکو باسم کرد لە سەرەتا ژێرخانێکی بەهێزمان بۆ کۆمپانیا خۆمان دانا لە ڕووی کارگە و لە ڕووی ئامێر و لە ڕووی کارمەندی شارەزایەکی یەکجار زۆرمان لەو بوارە پەیدا کرد. ڕۆژ لە دوای ڕۆژ وامان کرد کە زۆربەی ئەو ئیشانەی کە ئەنجام دەدرێن بە کارگە و بە ئامێرەکان کە لەلایەن کۆمپانیا دابینکراوە جێبەجێ بکرێ، گشت کارگەکانی کۆنکریت و بەردیشکا و پریکاز بیمەکان کە بۆ پردەکان بەکاردێ و گشت ئەو کەرەستانەی کە لە پرۆژەکانیش بەکار هاتووە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم هێنراوە و کارمەندەکان دەتوانم بڵێم ئێستا 95 کارمەندەکان و لەوە زیاتریش هەمووی کارمەندی خۆماڵین بەدەستی کاری خۆماڵی و بە شارەزایی خۆماڵی و بەتەکید ئەوە خاوەنی کۆمپانیا بەڕێز خالد خۆشناو ڕۆڵێکی زۆر گرنگ و بەرچاوی هەبووە لەوەی کە ئەمە بتوانین سەرکەوتوو بین لە کارەکانمان چووکە پاڵپشتی دارایی لە هەموو ڕۆژە سەختەکان ینی بەڕاستی بابەتێکی گرنگ بووە کە ئەو هیچ کات درێغی لەوە نەکردیە کە بە هەموو شێوێ دەبێت پرۆژەکان پێشوادەی خۆی بە کواڵیتی باش تەواو بکرێ و بۆ دابیکردنی سەرچاوی دارایی بەڕاستی ئەرکێکی قورس بووە، بەڵام هەر بەردەوام بووین لەسەر ئەو کارانە و بەدڵنیایی ڕۆژ بە ڕۆژیش ئەمە هەوڵ دەدەن کە پەرە بە ژێرخانی کۆمپانیاکە لە بەشی ڕێگاوبان بدەین بۆ ئەوی بتوانین کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەت بکەین. پەرەپێدانی ژێرخانی ئابووری، ڕەخساندنی هەلیکار، سەلامەتی هاتوچۆ، کاریگەری لەسەر یەکسانی کۆمەڵایەتی و بوژانەوەی کەرتی بازرگانی و گەشتیاری و هەموو ئەمانە لە ڕێگەی ژێرخانی ڕێگاوبانەوە ئەنجام دەدرێت. لە تەمەنی کابینەی نوێمدا جگەلەوەی کە زۆرترین پرۆژە لە ڕێگاوبان ئەنجام درراوە، یەکێک لە کارە هەرە سەرەکیەکان کە بۆ یەکەمین جارە ئەنجام درراوە سوود وەرگرتنە لەو قیرە کۆنا بە شێوازی ڕیسایکلین. ئەوەی دەبینن ئەو شەقامەی کە لە پشتی ئەمە ئێستا کاری تێدا دەکرێت بە شێوازێکی چڕ 125 بۆ 130 قیرە کۆنەکەیەتی بەکار هاتووە. لەگەڵ بەڕێستانادەوە دەست پێ بکەم چۆن کارتان لەسەر ئەمە کرد جایکە سوود لەم قیرە کۆنە وەربنێن و ڕیسایکلینی بکەنەوە؟ بێگومان هەر لە دەستپێکی تەمەنی کابینەی نوێم کە کابینەکی چاکسازی خواز بوو خوازیشە بە پاڵپشتی بابرێن بە پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژە گرینگە چووە بواری جێبەجێکردن. بێگومان پێویست بوو ئەو پرۆژەیە لەبەرەوەی نوێ بوو لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگە لە وڵاتی قەتەر یەکەمین بوو، پێویست بوو هەندێک جورئەت بدەینە خۆمان وەکو ئەندازیارەکانی وەزارەتی خۆمان کە ئەو کارە جێبەجێ بکەین. ئەوە بوو بەڕاستی بە پاڵپشتی حکوومەتی هەرێم پرۆژەکە دانرا و لەوانەش بوو پرۆژەکە بە شێوەیەکی بەرچاو ناجح نەبووی، بەڵام ئێستا بەڕاستی ئەوە بۆ ماوەی بۆ 2 ساڵە کونی زیاتر ئەمە لە پرۆژەی ڕیسایکل کار دەکەین
و زۆر ئەنجامی باشی هەبووە هەرچەندە لە هەندێک وڵاتی بابرێن ئەوروپا ئەو کارانە بە شێوەیەکی بەرچاو ئەنجام دەدرێت بەڵام ئەوانیش زۆر بەترسەوە بابەتی ڕیسایکلی قیر وەچی هەر بابەتەشی ڕیسایکل نییە هەندێک شێوەی ئەندازەیی هەیە دەبێت کاری لەسەر بکەن خۆشبەختانە هەمووی جێبەجێ بوو ئێستا بە چاوی خۆتان دەبینەوە بۆ ماوەی ساڵە کونیەوە کاری لەسەر بکەن بەڕێستان باسیەوەتان کردمەوەی ساڵونیە کە بەم شێوازە کارەکەن چەند کیلۆمەترتان بەو شێوازە قیر کردووە وە جیاوازیەکەی چەندە مەسەرەن چەنە کولفە بۆ ئێوە دەگەڕێتەوە گەر نمونەیەکتان لاوێ بەڕێستان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبان پرۆژەی بابرێن داهاتوومان کە پرۆژە ڕیسایکل هەمانە بەڵام بە شێوەیەکی گشتی کە کارمان لەسەر کردووە پرۆژەی چاکردنەوەی ڕێگاوبانەکانە شوێن بە شێوەیەکی خێرا بابرێن بە ڕووبەری جیاواز کاری چاکردنەوەمان کردێ بە شێوەی ڕیسایکلی قیر نزیکەی لەوانەیە نزیکەی چل هەتا 50 کیلۆمەتر ئەمە بە شێوەیەکی گشتی لۆماوەی ساڵ و نیوەیە کە ئەو کارەمان ئەنجامدایە ئێستا شۆکی ئێستا دەبینێ نزیکەی 6 کیلۆمەترە بە شێوەیەکی پرۆژە بە شێوەیەکی ڕیسایکل بە تێکەڵەی جودا 125 قیری کۆن ئەنجام دەدرێت بە شێوەیەکی گشتی لە تەمەنی کابینەی نوێمدا ئەو ڕێگاوبانانی کە نۆژەنتان کردوێتەوە ئەو بودجەی کە بۆتان تەرخان کراوە چەند بووە و ئایا یعنی ژێرخانێکی ڕێگاوبان بنیادراوەتەوە لە تەمەنی کابینەی نوێمدا دەستێکی کابینەی نوێم حملەشی چاکردنەوە و نوێژەنکردنی ڕێگاوبانەکان کرا کە دەنجی داوە بە ماوەی کەم بە ماوەی 2 مانگ 3 مانگ زۆربەی زۆری بە هەر سێ پارێزگە بە هەر 4 پارێزگەکانی هەرێم نۆژەن کردەوەی سەرتاسەری کرا لەوانش پشتی شێری شەگەرنەوی پشکەچی باش بەبەر پایتەختی کوردستان کرد زۆربەی زۆری هەتا ئێستا ئەگەر بهاتوە ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرا بە ئێستا حاڵی پرۆژەکانی ڕێگاوبان زۆر لەوەی خراپتر دەبێت بە شێوەیەکی گشتی بەهۆی نەبوونی بوجێ بەڕاستی کارێکی زۆر ئەنجامدرایە سەرڕای نەبوونی بوجە و سەرڕای ئەو هەموو ڕێگریانێ هەبوو وەکو کڕۆنا وەکو ئاستەنگ دروستکردن لە بواری دابینکردنی سیولەی پارە چەند بوو پارەکەی چەند پرۆژە بوو بەڕێوەبەرایەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبان سێ بودجەی گشتیمان هەیە کە لۆمان بێ کاری لەسەر بکەین و پرۆژەکانی پێ ئەنجام بدرێن لەوانە بودجەی وەزارەتی ئاوەدانکردنەوە بودجەی پارێزگای هەولێر پەرەپێدانی پارێزگا وە بودجەی قەپانەکان بە شێوەیەکی گشتی ئەگەرەمە بێت و باسی هەر هەموو پرۆژەکان بکەین هە لە 2009ەوە هەتا ئێستا بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو کارمان لێ کردیە کاری لێکرا لەوانەیە هەر بودجەی وەزارەتی ئاوەدانکردنەوە کە بودجەکە قەتعکرا بڕدرا لەلایەن حکوومەتی عێراقەوە نزیکەی 27 میلیارد لەو پرۆژانە سەرف بووە کە دەبواە بە شێوەیەکی گشتی هەتا 150 میلیارد سەرف بکرا بە ڕێگەوبان بەرزەپرد نۆژەنکردنەوەی شەقامی نوێ هێڵکاری لە کارە لە پێشینەکانی کابینەی نوێم بوون دیمەنەکان و تەواوکردنی پرۆژەکان پێش وادەی خۆی گەواهیدەری کارەکانن لە میانەی گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تۆڕی ڕێگاوبانی دەرەکی لە هەرێمی کوردستانە مەتۆجیهی خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەرنامەی کاری حکوومەت گەشەپێکردنی تۆڕی ڕێگاوبانی دەرەکی بوو وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن لە ماوەی 5 ساڵی ڕابردووە توانیوێتی 504 پرۆژەی ڕێگاوبانی جۆرە و جۆر جێبەجێ بکات کە 75 پرۆژیان لەسەر بودجەی وە بەرهێنان استثماریە پرۆژەی گەورە و استراتیجین و 310 پرۆژیان لەسەر بودجەی ئاسایی بوو و 209 پرۆژیان لەسەر بودجەی داهاتی وێزگەکانی کێش بۆ کە کۆی گشتی ئەکاتە 594 پرۆژەی ڕێگاوبانی جۆرە و جۆر لەسەر تاسەری هەرێمی کوردستانە بۆ بودجەی گشتیەکەی 954 ملیار و 819 میلیۆن دیناری عێراقی بووە ئەم پرۆژانە کارێکی وای کردەوە کە نزیکی 2128 کیلۆمەتر ڕێگای جۆرە و جۆر بکرێتە خزمەتی هاوڵاتیانەوە کە 1316 کیلۆمەتریان دروستکردنی ڕێگای نوێ و استراتیجی بوو وەکو دووسایدەکانی نێوان هەولێر تاکو ئەکاتە
نقطەی برایم خەلیل بە دۆک و زاخوا تێپەڕێ پردی زەی گەورە و تونێلی پیرمام و بەسەرەوەکانی ئەگرێتەوە پردی دەربەندی ڕانی و ئەوانی تر بریتی بوون لە پرۆژەی سیانەکردنی ڕێگاوبانەکان دروستکردنی ڕێگاوبانی گوندەکان کە ئەویش بەشێکی گرنگی کۆمەلگای هەرێمی کوردستانە و لەو ڕۆژەوە هەم وەزارەتی ئاوادانکردنەوە و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە گەشتکردنی تۆڕی ڕێگاوبانی گوندەکان ناوە و 285 پرۆژە لە زەمنی ئەو 594 پرۆژەیە ڕێگەی گوندەکان بۆ ئەنجام دراوە. پرۆژە بەردەوامەکانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان کابینەی نوێیەم ڕێگەی کەلار دەربەندی خان 135 ملیار دینار تێچۆکەیەتی بە درێژی 41 کیلۆمەتر لە 170 کارەکانی تا ئێستا تەواو بوون. ڕێگە و پردی هەڵەبجە تووەقوت قلیجە 31 ملیار دینار بە درێژی 27 کیلۆمەتر. بەرزە پردی سۆران 44 ملیار دینار. لە کۆتایی ئەم بەرنامەیەدا دەمەوێت بڵێم جیالەوەی کە پشت بە کۆمپانیا ناوخۆیەکان بەسرا و ئاسانکاریان بۆ کراوە بۆی کە لە بواری ڕێگاوباندا هەرێمی کوردستان ببەنە قۆناغێکی نوێوە بۆ یەکەمین جاریشە و لە تەمەنی کابینەی نوێیەمدا هێڵکاری شەقامەکان لە ڕێگای وەزارەتی ناوخۆ و بە ستافێکی ناوخۆییەوە ئەنجام دراوە. بە ژمارە تەنها لە ماوەی 2 ساڵدا 500 کیلۆمەتر هێڵکاری لە شەقامەکانی هەرێمی کوردستان لەلایەن ستافی ناوخۆییەوە ئەنجام دراوە و زیاتر لە 15,000 تابلۆی هێمای هاتوچۆ دانراون و 40 کیلۆمەتریش پەرژین لەلایەن ستافی ناوخۆییەوە دروستکراوە. هەموو ئامانج و پلانی حکومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە بە ستافێکی ناوخۆیی و بە توانایەکی ناوخۆیی سوود لە تەواوی سێکتەرەکان وەربگرێت.